بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان ئاڕاستە بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. وەک ئاگادارن کەوا بانگەشە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ کردووە، کۆمەڵی ئیسلامیش بە لیستی 104 بەشدارە و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامیش بە گوڕوتینەوە بەشدارن بۆ بانگەشەکردن و بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامیش ژمارە 104. ئەندامان و لایەنگرانی کۆمەڵ لە سۆرانیش بە گوڕوتینەوە لەو بانگەشەیە بەشدارن لە ئێستادا کۆبوونەتەوە بۆ ئەوەی بانگەشە بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی 104 بکەن. من ئێستا ئەچمە لای بەڕێز مامۆستا مسلیم ڕایەتی، بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی، زیاتر قسە لەگەڵ ئەوە کەم سەبارەت بە بانگەشەیان و گوڕوتینی ئەندامانیان لە دەبەرەکە. بەڵام مامۆستا مسلیم سڵاوت لێ بێتن وەکو سەرپەرشتیاری گشتی لە دەبەرەکە، سەرپەرشتیاری بانگەشەی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 ئەگەر قسەمان بۆ بکەیت. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرانی پەیام و سڵاو لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دیارە ئێمە وەکو مەڵبەند بەردەوامی لە بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئێمە وەکو مەڵبەند تیمەکانمان دابەش کردوون لە سەرجەم قەزا و ناحیەکانی سنووری مەڵبەند کە چەندین قەزا و ناحیە لە خۆی ئەگرێت. هەلا ساتە وەختی یەکەم بانگەشەی هەڵبژاردن تیمەکانمان دەرچوون تا ئێستاشە بەردەوام بین ئەو پلانی کە ئێمە لە مەڵبەندە داماناوە وەکو لیژنەی فەرعی لە سنووری مەڵبەند پلانێکمان داناوە بۆ بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سوپاس بۆ خوا کە لە سەرجەم قەزا و ناحیەکانی سنووری مەڵبەندی ئێمە بانگەشەکە بەردەوامە دەستیان پێکردووە. من سوپاسی سەرجەم ئەندامان ئەەکەم، کادیران ئەەکەم، دڵسۆزانی ئێمە کە بەدڵسۆزیەوە کە بە گەرم و گوڕیەوە بە لێنەبرانەوە هاتوون بەڕاستی بەشدار بوون بە شەو بە ڕۆژ. هەر کاتێک ئیشمان پێبوون هاتوون کاری خۆیان ڕاگرتووە لە کاتی حملەی هەڵبژاردنە ئەسپی خۆیان تادەوە. من سوپاسن ئەەکەم و هیوادارم کە ئەوەندە ڕۆژی کەماوە لە بانگەشەی هەڵبژاردنە کە بتوانن زیاتر جۆدی خۆیان سەرف بکەن کە ئەو پەیامی کۆمەڵی ئیسلامی کە هەیەی لە ڕێگەی دزەکانی ڕاگەیاندن سۆسیال میدیا و ئەندامانمان لە سەرجەم شوێنەکان قەزا و ناحیەکان گوندەکانە بتوانن کە لەم ماوەیەدا تەواوی پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی بگەین بە جەماوەری هەرێمی کوردستان کە پەیامێک کە دڵنیام کە سەرجەم مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان دابین ئەکاتن. من هیوادارم لە ئەم بانگەشەیەشی بە سەلامەتی دەرچێت بە ڕۆحێکی وەرزشی سەرجەم لایەنەکان لەیەکترە ئانیوەری بگرن و ڕێز لە یەکتر بگرن و سەرجەم یاساکانی شارەوانی پەیڕەو بکەن، پێشەلکاری نەکەن، ژینگە بپارێزن لە ئەنجامدانی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنە. ئێمانەوای ئەمڕابوونای بەرانی میر و بەخشینی دەستی کار و گرێکاری هێز و هیوای دین و ژینی دەنگی دلێری سلێمانی سەرجەم شوێنەکان دەستمان پێکرد و پشتیوانی خوای پەروەردگار و بە هیممەت و جوامێری ئەو کەڵە پیاوانە ئینشاڵڵا سەرکەوتنی باش بەدەستدێنین و ئومێد دەکەین چکە کۆمەڵی ئیسلامی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو هەڵوێستەکانی دیار بوون، مەواقفی دیار بوون، مەواقفی جوامێرانە و هەڵوێستی جوامێرانەی بوون. بۆیە دڵنیان کە جەماوەری کوردستان، جەماوەری هەرێمی کوردستان و شوێنەکانی تر متمانەی بە کاندیدەکانی لیستی 104 و دڵنیاین کە ئەو خەڵک و جەماوەرە ئێمە لە یاد ناکات چونکە لە کاتە تەنگ و هەستیارەکان هەم کاندیدەکان هەم پەرلەمانتارەکانمان و وەزیرەکانمان و قیادە و ئەمیر هەمویان لە پشتیوانی ئەو خەڵکە ستەم لێکراوە بوون و لە دژی زوڵم و ستەم وەستاون. بۆیە ئومێدی زۆرمان بە جەماوەری خۆمانە کە ئەوانیش لە ڕۆژی دەنگدان لە 12/5 پشتگیری ئەم کاندیدانەکەن و لیستی 104 خۆیان سەرخن. کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو هەڵوێستی هەبووە و لە داهاتووەشدا هەڵوێستی دەبێت. بۆیە من وەکو کادرێکی کۆمەڵی ئیسلامی وەک مامۆستایەک لە وەزارەتی پەروەردە داوا لە دایک و باوکی قوتابی دەکەم لە منداڵەکان بپرسن کامە مامۆستا دڵسۆزە ئەگەر پێیان نەگوت کۆمەڵی ئیسلامیە با لە منداڵەکان بپرسن کامە مامۆستا لە کارەکانی خۆی بەڕێی پێشی کارەکانی خۆی جێبەجێ کردیا ئەو بە بێگومان دەڵێن ئەو فلان مامۆستایە بەدوادە داچون بکەن بە تاکید کۆمەڵی ئیسلامی دەرەچێ. هەر بۆ نمونە یەکێک لە بەروبەرانی پەروەردەی سۆران
لە کاتی سەردانیکردنی وەفدی ئێمە بۆ لای ئەوان ئەوە شایەتی ئەو بوو کە گوتی بەڕاستی مامۆستایانی کۆمەڵ ئیسلامی بۆ ئێمە جێی شانازینە توانیتیان ببنە قودوەک لە پەروەردەی سۆران ئەجاوا هەر بەکو نمونە بە سۆراندنەوە گەر لە هەموو کوردستان مامۆستایانی کۆمەڵ ئیسلامی بۆ شێوە خزمەتیان کردیا و خزمەتیش دەکەن لە داهاتوودا. من وەکو پێشمەرگەشی دێرینی کۆمەڵی ئیسلامی هاتووم ئەو لافتانە و پۆستەرانە هەڵباسین لە شاری سۆران. کۆمەڵی ئیسلامی هەردەم لە خزمەت خەڵکی کوردستاندا بوو و وەزیرەکان و کادرەکان و ئەندام پەرلەمانەکانمان جێی شانازی هەموو میلەتن. بۆیە ئێمەش لە خزمەت خەڵکی خۆمان داین و لە خزمەت کۆمەڵی ئیسلامی داین هەموو کاتێک هەریشێکی بە ئێمان بێت ئەمە ئامادەینە جێبەجێ بکەین. پێیامیشم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەیە کە دەنگ بدەن بە کاندیدە بەڕێزەکانی کۆمەڵی ئیسلامی لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی مادەی 140 چونکە بەڕاستی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوو سەلمێنەری ئەو ڕاستێن کە کۆمەڵی ئیسلامی لە ڕێگای پەرلەمانتارە بوێر و چاونەترسەکانی لە ڕێگای وەزیرە دڵسۆز و ماندوونەنەسەکانی لە ڕێگای کادیر و ئەندامە دڵسۆزەکانی لە نێو گەڕەک و شار و شارۆچکەکان سەلماندیوتی کە داکۆچیکاری سەرسەختی ماف و بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە لێرەوە داوە لەو هاوڵاتی بەڕێزانەکەین لەو دەنگدەرە خۆشەویستانەکەین بۆی بەردەوام بین لەو مینبەرەوە داکۆچی لە مافی سەرسەختیان بکەین داکۆچی لە مافی زەوتکراویان بکەین دەنجی خۆیان بە بدەن بە لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی لیستی هەڵوێست و لیستی پیاوی مرد و لیستی پەرلەمانتاری بوێر و چاونەترس لەبەرەوەی چەندە ژمارەی پەرلەمانتەیارە بوێر و چاونەترساکان زیاد بێت لە مینبەری پەرلەمانەوە زیاتر دەتوانین بە پرۆژەی بەهێز و مافی زەوتکراوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق بستێنین و داکۆچی لێ بکەین و دەستێکی ئەمین بین و دەنگێکی دلێر بین لۆی داکۆچی لە مافی سەرسەختی هاوڵاتیان بکەین. لەبەرەوە کۆمەڵی ئیسلامی ئەوەندەی لە ڕابردوو کردوێتی لە هەڵوێستەکانی لە مەواقفەکانی زۆر زیاتر بۆ لە عەزم و قەبارەی خۆی ئەگەر بێت و دەنگدەرانی بەڕێز هاوڵاتیانی بەڕێز زیاتر دەنگ بەو کاندیدە بەڕێزانەمان بدەن زیاتر کۆمەڵی ئیسلامی دەتوانی وە سوورەبی و بەردەوامەبی و قۆڵی خۆی لێ هەڵدەماڵی کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات لە سەرجەم شار و شارۆچکەکان. کەروانی سەفەری ڕێم بۆ دونیای بەختەوەری دەم نەدەم بە سەو چوار لیستی ڕاستی و دەنگەری کەروانی سەفەری ڕێم بۆ دونیای بەختەوەری یەک بۆ یەک تا بەرزتی سفر هەنگاوی یەکەم چوارم چوار پارچەی وڵاتیانی بۆ فیداکەم یەک بۆ یەک تا بەرزتی سفر هەنگاوی یەکەم چوارم چوار پارچەی وڵاتیانی بۆ فیداکەم. خەڵک ماوەیە کە ساوەڕی ئەو ڕۆژەیە کاتن کە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی دەنجیان پێم دەن لەبەرەوەی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی دیارە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغداشەوە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی ئەو برا ئەندام پەرلەمانانە بە حەقە زۆر بە گەرم و گوڕیەوە زۆر بە جدیەوە بە دڵسۆزانە بە خەمخۆرانە خزمەتی خاک و وەتەن و خاک و ملەتی خۆیان کردێ. وەڵای ئەمە گەشببینی بەڕاستی بە وڵاتیان چکووەوە یەکەم زارمان نییە لە ئینتخاباتەکان خەرێک بە گەرم و گوڕیەوە پێشوازی لێکردینە. ئێمە زیاتر چاوەڕوانی ئەمە لە جەماوەری خۆمان هەیە و زیاتر
گەشتبینین بە جەماوەری خۆمان چکۆمە یەکەم زارمانی ینی لە انتخاباتەکان بەشدارین چەندەمین زارە بەشدارەکەن خەڵک بەبێ ئەوەی کە تەکلیفی سمان لێ بکەن بەبێ ئەوەی داوای سمانێن خەری زۆر بە گەرموگوڕیەوە پێشوازی لێکن دیارە ئێمە داوا لە وەکو گەنجێک و گەنجانی سۆران داوا لە خەڵکی هەرێمی کوردستان و وەشاری سۆران بە تایبەتی دەکەم کە دەنگ بدەن بە لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان چونکە بەڕاستی لیستی 104 لیستی خاک و خەڵکە و لیستی هەڵوێست و مووقیفە لیستی مافراون چەساوانە ئەو هەڵوێست و مووقیفانەی و ئەو بازانی کە کۆمەڵ ئیسلامی داوێتی لە ئەرزی واقعیدا ئەوانە هەمووی لەژێر بەیداغی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بوون باوەش ئەویش بە بەڵگەی ئەوە کە کۆمەڵ ئیسلامی لە هەر شوێنێک بووە کە زاڵمێکی لێبی دژی ئەو زاڵمەوە بۆەوە هەر مەزلومێکی لێبی پشتگیری ئەو مەزلومە بۆ و دەستباگیری ئەو مەزلومە بە بەڵگەی ئەوە کە یەکەمی ناخوا پەرگا لە قورئان پیرۆزە دەفەرمێ لا تەظلیمون ولا تظلمون واتە بە نەزوڵم بکەن و نەقبولی زوڵمیش بکەن کەواتە چۆن ئێمە لەسەر زوڵمکردن گوناهبارین لەسەر قبولکردنی زوڵمیش ئاوا گوناهبارین ئەنجا ئەگەر خەڵکانێک لە ئێستادا بە کۆڵێک دروشم و شیعاری بەرز بانگەشەر بژاردن دەکەن ئەوە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بە کۆڵێک هەڵوێست و مووقیف و کردداری واقعیانە و مەیدانە بانگەشەر بژاردن دەکەین لە هەرێمی کوردستان. بە شێرێک بەشدارە بم بۆ سەرکەوتنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان. پێمان دەڵێن سەرتان بەرزەوەک و قەندیل جێی شانازین لە جێی دزان ببن بەدیل 104 هەڵیەبژێرین بە توانا و ژیر مەردایەتی پێناسەنە بە بڕوا و بیر گۆشکراوین بەدەستی پاک نیەتی چاچی بۆ کوردستان لە بۆ خەڵک و لە بۆ خاچی زانستخوازی هیوامانە ڕوانینمانە هەر کردارە دوور لە قسە هەنگاومانە مێژووی شاخ و مێژووی شاری شاهێدیدا چەک بەدەستین لە بۆ دوژمن لە دیدندا ڕەچەشکێنە ڕێنیشاندەرە ورە و هێزە پێنووسی زانست لە دەستمانە جێگەی ڕێزە پەرتووشی هونەر لە هەناو لە ناخمانە وەکو گوڵێ چەکەر دەکات لە باخمانە ئاڵای بەرزن شەکاوێ دروشمی حەقا خزمەتکردن هەم دادگەرین لە جێی شەقا کەماندامان و هەژاران نەخۆشەکان پێمان دەڵێن خەمخۆرەکان پەرۆشەکان سیاسیەکان و نووسەرەکان ڕۆشنبیران پێمان دەڵێن مەردی مەیدان ڕووناک بیران حکمڕانان موسڵمانان ئەهلی ویژدان پێمان دەڵێن ڕووسپی بەرقاپی خوددان هەوڵ و ورن پۆڵاینە پشت بە خودا بۆ خزمەت لە گشت هێزان بووینە جودا لە گشت هێزان بووینە جودا. وەک دەزانین لیستی کۆمەڵی ئیسلامی کە شایستەی ئەوەیە پێشی بگۆترێت لیستی هەڵوێست بەهۆی ئەو هەڵوێستە جوامێرانە و مەردانەی کە لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی نواندی هەمیشە لەبەرەی گەلدا بووە لەبەرەی خەڵکی هەژاردا بووە دیفاعی لە ماف و کەرامەتی خەڵکی هەژار و مرۆڤی کورد کردووە شایانی ئەوەیە ئەو ناوی لێ بندرێت کە پێی بگۆترێت لیستی هەڵوێست و لە هەمان کاتیشدا ئەندامانی پەرلەمان لە لیستی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا لە فراکسیۆنەکانیان و هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عراقیشدا و وەزیرەکانیان لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا گەواهیدەری ئەو ڕاستیان کە زۆر بە دڵسۆزانە و بە شێوازێک کە شایستەی خزمەتکردن بە مرۆڤی کورد بێ بەرگریان لە مافەکانی خەڵک کردووە هیچ کاتێک نەچوونەتە بەرەی ستەمکار هیچ کاتێک نیان ویستووە پەرلەمانی کوردستان ببێت بە دیوەخانی حیزب بۆ کردیان سکرتێری پەرلەمان کە لە کۆمەڵی ئیسلامی و لە ڕابردوودا ئامادە بوو دەست لە کار بچێشێتەوە بەڵام سوور بێ لەسەر هەڵوێستەکانی خۆی هیچ زەخت و فشارێک کاریگەری لەسەر هەڵوێستەکانی ئەواندا نەکرد هەمیشە لەبەرەی گەل و لەبەرەی خەڵک دامانەوە و تەنانەت زۆر جار هەڕەشەی مردن و کوشتنیشیان لەسەر بووە بەڵام ئەوان هەر سوور بووینە لەسەر خزمەتکردن بە خەڵک و لەبەرەی خەڵکدا بمینێنەوە بۆیە ئێمە ومێدمان وایە کە خەڵکی کوردستان ئەم هەڵوێستە جوامێرانە و مردانەی کۆمەڵی ئیسلامی لە بەرچاو بگرن و دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدەن و هەوڵ بدەن بۆ سەرخستنی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی و ئێمەش وەکو ئەندامان لە سنووری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی قۆناغی یەکەممان دەست پێ کرد و ئینشاءڵڵا لە داهاتووشدا بەگەرم و گورتر بە شێوازێکی باشتر و شایستەتر بە کۆمەڵی ئیسلامی بەردەوام ئەبین لەسەر بانگەشەکان. استعداد و یەکسانی
بادی تاکو کۆیا تا بە زەبری سەوچوار گەندەڵی و ستەمکاری بخەینە گۆڕی مەرگی ئەمیشەی و یەکجاری بۆ ئێستا و داهاتوومان ئەم لیستە شانەزیە هیوای دووە ڕۆژی گەل و دەستپێکی چاکسازیە دەبا هەموو پێکەوە دەنگ بدەین بە سەوچوار بۆ سەربەرزی وڵات و ئاوەدانی گوند و شار بۆ سەربەرزی وڵات و بەڵێ ئێمە ژۆکو کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هاتوونە سەر شەقامەکان دەستمان کرد و بەنگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان چونکە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕابردوو سەلماندویەتی کە تاکە لیستە و تاکە حیزبەکە دەتوانێت نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان بکات بۆیە ئێمە بە دڵخۆشیێکی زۆرەوە بە گڕوتینێکی زۆرەوە هاتیون بانگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی ١٠ کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین ئینشاءالله سەرکەوتن بەدەستدێنین بە پشتیوان بەخوای گەورە و داوا لە هەموو خەڵکی هەرێمی کوردستانە دەکەم و دەنگ بدەن بە لیستی ١٠ کۆمەڵی ئیسلامی کوردستان چونکە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی کوردستانەکە و ئینشاءالله سەرکەوتن بەدەستدێنین. بەسپاسی برایانمانەکەین کە ماندوونە ناسانە ئەوە دووشەوە بەڕاستی هەر لەگەڵ کەساکی دەستپێکردنی حملەی ڕاگەاندنی هەڵبژاردنەوە ئێمە دەستمان پێکردیە و ئەم شەویش بەردەوامی لەناو خەزای سۆران بەڕاستی ماندوونە ناسانە کارەکەم برایان دەستەکانیان خۆشببی سوپاسیانەکەین و ئومێدی ئەوەکەین بەڕاستی جەماوەری خەڵکی کوردستان مووقیفەکان و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەڕاستی بەرز بنرخێنن لەم هەڵبژاردنەدا بەڵێنەکانی خۆیان بەڕاستی بگەین نەسەر و وەدەنگ بدەن بە لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی و بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی چکە بەڕاستی تاکە لیست کە تاوەکو ئێستا لەو 4 ساڵی ڕابردوودا کۆچی کردبی لە مافی بەشخوراوان و کەم ئەندامان و لێقەوماوان و هەروەها چین و توێژی فەقیر کۆمەڵی ئیسلامیە بازێکی زۆری داوە هەر لە گرتنەوە هەر لە لێدانەوە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی درێخی نەکردیە و نەشترساوە بازێکی قورسیشمان داوە مادی و معنەوی و ئێستاش بەردەوامین ئەو بازە بدەین هەتاوەکو مافەکانی گەلی کورد مافەکانی هاوڵاتیانی کوردستان دەستەبەر ئەبێ بۆ هاوڵاتیان دەشمانەوێ دەنجی حەق دەنجی دلێر بگەینین بە هەموو خەزا و نەعیەکان و کوچە و کۆڵانەکان و بە هەموو گوندەکانیش بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان ئاگادارکەینەوە لە بەڵێنەکانی کۆمەڵی ئیسلامی و لە بوێری و مەردایەتی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی داکۆچی کاری سەرسەخت بی لە مافەکانیان و دەستخۆشی لێوەشەکەین. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ خۆمە بینەوە لەگەڵ برایانم بۆ دەستپێکردنی بانگەشەی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی عێراق ئەو لیستەی داکۆچکەرە لە مافی هەژاران ئەو لیستەی داکۆچکەرە لە مافی کرێکاران ئەو لیستەی داکۆچکەرە لە مافی گەلی کورد ئەو لیستەی داکۆچکەرە لە هەموو چین و توێژەکانی میلەت بەڕاستی زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە ئێستا کۆمەڵی ئیسلامی زۆر سەربەرزە لە ناو حیزبەکانی تر دیارە بە هەڵوێستەکانی دیارە بە پەرلەمانتارە بوێرەکانی دیارە بە وەزیرە بوێرەکانی بەڕاستی سەلماندویانە کە پێشەنگن سەلماندویانە کە خەمخۆری میلەتن سەلماندویانە کە خەمخۆری ئاین و سەلماندویانە بەڕاستی کە پێشەنگن لە چاو هەموو حیزبەکانی تر وان ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئەم شەو هاتووین خزمەت دەکەین بە لیستی ١04 بانگەشەی بۆ ئەکەین ئینشاڵڵا پشتیوان بخوا و بەڕاستی پێمان وایە کۆمەڵی ئیسلامی ئەم ماوەیە لە ڕابردووشدا خزمەتێکی باشی کردووە خزمەتێکی باشی کردووە کە هەر لە ئەندامانی خوارەوە تاوەکو سەرکردا تاوەکو ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی مامۆستا عەلی باپێر کە ئینسان نازانین لە کوێ وەسفی بکە بەڕاستی لە دینداریەکەیەوە لە نیشتمە پەروەریەوە لە کوردایەتەکەیەوە نازانین ئینسان لە کوێ وەسفی بکە لە بەرپرسیارەتی هەڵگرتنیەوە نابێ خەڵکی هەڵوێستەکانی مامۆستا عەلی باپیر لەبیر بکەن بەڕاستی ئەوەی ئێمەی ئەندامان و لایەنگرانی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی هانەدات و وامان لێکا شۆڕشێکی پرتەقاڵی لەو ماوەیەدا بەرپا بکەین پشتبەستنە بۆ هەڵوێستانێکە کۆمەڵی ئیسلامی و
ئەندام و لایەنگرانی لەو ماوەی ڕابردوو نواندویانە و لەبەرەی زاڵمان نەبوونە و دژی زاڵمان تیان کۆشایە و وەکو ئەو دروشمەی بەرپایان کردووە دەڵێن ئێمە کەستەم ناکەین و ستەمکارش قبول ناکەین بۆیە لەم ماوەیەدا بە هەموو گوڕەتینێکمانەوە هەوڵە دەین بۆ سەرخستنی ئەم لیستە و داوا لە خەڵکی داوا لەم دەنگدەرانەکەی متمانەی خۆیان بێن بەخشین لەو ماوەیەدا ڕابردووی ئەو حیزبانە بێنە پێرساوی خۆیان و لەسەر ئەساسی ئەم ڕابردووە دەنگ بدەن بە کاندید و حیزبەکان.